ئەو کاتت باش بەخێربێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 27 لاپەڕە 27 لەو کتێبە لەوێش گەیشتینە پرسیاری ژمارە 4 یان ڕاهێنانی 4 وەک دەبینین نووسرابوو لە سەری سەرەوە سەرجەم یان جیاوازی بخەمڵێنە واتە یەکەم جار ژمارەکان دوو ژمارەیە نزیکیان کەوە بۆ گەورەترین بەها پاشان کۆیان بکەوە لەبەر ئەوەی نووسرایە کۆ لێرە. ئەگەر تەماشای ژمارەکان کەین لە دوو دابڕین پێک هاتینە دابڕێنی یەکەکان سێ ڕەنووسە، دابڕێنی هەزاران لێرە بەس دوو ڕەنووسە، ژمارەکەی دیش دابڕێنی یەکەکان سێ ڕەنووسە، دابڕێنی هەزاران لێرەش دوو ڕەنووسە. هەر دابڕینەی هەمیشە هەتا سێ ڕەنووس لە خۆی دەگری. کام ڕەنووس نزیک دەکەینەوە لە کاتی خەمڵاندن هەمیشە ڕەنووسەکەی دەستی چەپمان هەرا چەپ کە بەهایەکەی گەورەیە. لێرە ڕەنووسی یەکە، لە ژمارەکەی دیکە ڕەنووس 5 نزیکیان دەکەینەوە. لە ژمارەی یەکەم ئەوەی سەرەوە کە ئەو یەکەی نزیک دەکەینەوە تەماشای چ دەکەین؟ تەماشای ئەو ڕەنووسانە دەکەین هەمویان دەکەینە سفر هەمویان. بەڵام یەکەکە هەروەکو خۆی دەهێڵینەوە نابیتە دوو چونکە ئەو سێی تەنیشتی ڕەنووسەکی بچووکە لە 5 بچووکترە کە لە 5 بچووکتر بوو ئەو یەکە ناگۆڕێ هەروەکو خۆیتی. ئەگەر لە 5 گەورەتر بوو یەکەکە دەبوو بە 2. ژمارەی دووەمیش ئەوەی خوارێ تەماشا دەکەین 5ەکەی نزیک دەکەینەوە بەڵام ئەوانە هەمووی دەکەینە سفر. 8 و 4 و 1 و 7 هەموو دەبتە سفر لەبەرەوەی 8یش ڕەنووسەکی گەورێ و لە تەنیشت 5ەکەیە 5ەکە دەگۆڕێ دەبی بە 6. بابزانین کو بە وردی ژمارەکەم لێرە نووسیتەوە 13042 پاشان 58470 تەمەشاکەینەوە بزانم ڕاستم نووسیە ڕاستم نووسیە. ئێستا تەماشا دەکەین بزانین چمان گوتمان ئەو یەکەی کە لێرەیە ئەو یەکە نزیک دەکرێتەوە ئەوانەی دیکە لە تەنیشتی هەمویان دەبنە سفر. یەکەکە نزیک دەکرێتەوە ئەوانیش هەمووی دەکەینە سفر و لەبەر ئەوەی ئەو سێی کە لە تەنیشتیتی ڕەنووسەکی بچووکە یەکەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە بە وا بکەین هەمویان بکەینە سفر. ئەو سێ دەڕوا دەبیتە چ؟ دەبی بە سفر لە جیاتی سێەکەی سفر. لێرە هەر سفر هەبوو بە خۆی ئەو سفرە هەر سفر بوو نایگۆڕین. دوای ئەو چارە دەڕوا دەیکەینە چ؟ دەیکەینە سفر پاشان ئەو دووەش دەستڕینەوە دەیکەینە سفر. ئێستا بووە 10,000 بووە 10,000 هەرچەندە سفرەکانم بەباشی نەنووسیە دەتوانم بەباشی بیان نووسمەوە بیان گۆڕینەوە. لێرە سفرەکە لێرەش سفرەکەی بووە 10,000 چونکە لە تەنیشت یەکەکەی ڕەنووسەکی بچووکە بوو یەکەکە هەروەکو خۆی دەنووسینەوە. ئێستا دەینە ژمارەی خوارێ ئەو 5ەیە کە نزیکی دەکەینەوە ئەوانی دی هەمویان دەکەینە سفر. 5ەکەی نزیک دەکەینەوە ئەوانی دیش هەموو دەکەینە سفر. بەڵام لەبەر ئەوەی 8ەکەی تەنیشت لای ڕاستی 5ەکەی گەورەیە ئەو 5 دەبی بە 6 کەواتە 5ەکەی دەگۆڕین دەیکەینە 6 ئەوان دیش هەمووی دەکەینە سفر. ئەو 5ەی دەگۆڕین دەنووسین لە جیاتی 6 ئەوە 8ەکەی دەگۆڕین دەیکەینە سفر 4ەکەی دیسان دەگۆڕین دەیکەینە چ؟ دەیکەینە سفر. یەکەکەش هەر دەگۆڕین دەیسڕینەوە دەیکەینە سفر. 7ەکەش دەگۆڕین ئەویش دەکەینە سفر دەبیتە سفر. لەسەرش سفرمان هەبوو لە بیرم نەچی. ئێستا دوو ژمارەکان بوونە 10,000 و 60,000. ئێستا دەتوانین
سەرجەمەکەیان ببینینەوە، بزانین سەرجەمیان چەندە، خەتەکی ئاوا ڕادەچێشین، سەرجەمەکەش واتە کۆ، ئێستا کۆیان دەکەینەوە. هەمیشە لە کۆکردنەوە یان لە لێک دەرکردن یان لە لێکدانیش لە دەستی ڕاستمان دەست پێ دەکەین. لە خانەی یەکەم دەڵێن سفر کۆ سفر، دەکات چەند سفر و سفر؟ دەکات هەر سفر، دەنووسین سفر. دوای دیسان دەڵێن سفر کۆ سفر دەکات چەند؟ هەر دەکات سفر، دیسان دەنووسین سفر. ئەو جارەی سفر سفر دیسان دەنووسین چ؟ دەنووسین سفر. دیسان سفر سفر لێرە لێرە هەر سفر، ئیشەکە ئاسانە زۆر. ئەو جارەی دەڵێن یەک کۆ شەش دەکات چەند؟ یەک لەگەڵ شەش، یەک کۆ شەش دەکات حەفت. ژمارەکە بووە چەند؟ بووە حەفتە هەزار. ئەوە حەفتە، ئەوەش هەزار. ئەگەر ئێستا ژمارەکەی بینین لە دابڕینی لۆ بکەین، ئەوە دابڕینی یەکەکە، ئەوەش دابڕینی هەزارە، واتە ژمارەکە بووە حەفتە هەزار. حەفتە هەزار. ئەوە ئاوای لێدێ ژمارەکە. دەگەڕێینەوە لای لاپەڕە 27. ئێستا هاتینە سەر ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. دیسان هەر هەمان پرسیارە نووسرایە سەرجەم یان جیاوازی بخەمڵێنە. هەر وەکو ئەوانەی دی دوو ژمارە هەیە، گەر تەماشای ڕاهێنانی پێنج بکەین، دوو ژمارەیە ئەگەر دابڕینەکەیان لۆ دروستکەین لە ژمارە یەکەم ئەوە دابڕینی یەکەکان، ئەوەش دابڕینی هەزاران. لە ژمارەی دووەمیش ئەوە دابڕینی یەکەکان، ئەوەش دابڕینی هەزاران. واتە ژمارەی ڕەنووسەکان وەک یەکن، هەردوو ژمارە چوارە ڕەنووسە، چوار ڕەنووسە. لەبەرەوەی دەرێ بخەمڵێنە هەردوو ژمارەکان نزیک دەکەینەوە. نزیکترین لە گەورەترین بەها، گەورەترین بەها هەمیشە لە لای دەستی چەپە. لێرە دووی نزیک دەکەینەوە، لێرەش هەشت. کە ئەو دووەی نزیک دەکەینەوە ئەو ژمارە ئەو ڕەنووسانە هەموو دەکەینە سفر، و لەبەر ئەوەی نۆیەکەی لە تەنیشت دووەکەی گەورەیە ئەو دووە دەبیتە سێ، واتە ئەو هاالێ دەبیتە سێ. لێرە ئەوانەش هەموو دەبنە سفر. ژمارەی خوارەوە هەشتەکەی نزیک دەکەینەوە، شەش و ئەوانە هەموو دەبنە سفر، شەش و سفر و سفر بەخۆی دوو سفر هەیە، شەشەکەش دەبتە سفر. و لەبەر ئەوەی ئەو شەشەش ڕەنووسەکی گەورەیە ئەو هەشتە دەبی بە نۆ، واتە کە نزیکی دەکەینەوە دەبیتە نۆ سفر سفر سفر. با بچین بزانین کو بە شێوەیەکی تۆزێک ورتر، بە شێوەیەکی ورتر. دوو ژمارەکەمان نووسیە، ژمارە یەکەم 2908 نووسیتمان، 2908. ژمارە دووەمیش 8600. ئێستا نزیکیان دەکەین و گوتمان ئەو دوای نزیک دەکەینەوە لەسەرەوە، ئەوانیت کە هەمووی دەکەینە سفر. بەڵام ئەوەی لەبەر ئەوەی نۆیەکە گەورەیە دووەکە دەبیتە سێ، کەواتە ئەو دوای دەستەڕینەوە دەنووسین سێ، دەنووسین سێ. نۆیەکە دەبیتە سفر، سفرەکی دادەنین لێرە، ئەوی دیکە هەر بەخۆی سفرە لێرە، با سفرەکەی ئەوها بنووسم، هەشتەکەش هەر دەبیتە سفر. لە ژمارەکەی خوارێ هەشتەکەی نزیک دەکەینەوە، بەڵام ئەوەی لەبەرەوەی شەشەکە گەورەیە هەشتەکە دەبیتەنەوە، ئەوانی دیش هەموو دەبنە سفر. واتە ئەو هەشتەی دەستەڕینەوە ڕەش دەکەینەوە دەنووسین نۆ لە جیاتی، شەشەکەش ڕەش دەکەینەوە دەنووسین سفر. ئەوانیش هەر بە خۆیان سفرن، کەواتە بە هەر سفر دەنووسینەوە سفر.
لێرەش سفر لێرەش سفر. ئێستا با بزانێت چ بوو، کۆکردنەوە بوو یان لێدەرکردن بوو؟ کۆکردنەوە بوو. ئێستا کۆیان دەکەینەوە، دەنووسین کۆ ئالە و مابەینەی ئەو جە کۆیان دەکەین و هەمیشە لە دەستی ڕاستمان دەست پێ دەکەین. سفر لەگەڵ سفر کۆ دەکەینەوە، هەر دەکا سفر. ئەو دوو سفرەش لەگەڵ یەک هەر دەکا سفر. ئەو دوو سفرەش لەگەڵ یەک کۆ دەکەوە هەر دەکا سفر. پاشان 3 و 9 لەگەڵ یەک کۆ دەکەینەوە دەکات چەند؟ دەکات 12. دووەکەی ئا لێرە دەنووسین، یەکەکەش دەچیتە خانەیەکی دیکە کە لێرەیە پێی دەڵێن خانەی 10,000 دەکات 12. ئەگە بیانکەینە دابڕین، ئەوە دابڕینی یەکەم، ئەو 12ش لە دابڕینی هەزارانە دەبیتە 12,000 کە خەملاندنمان خەم کرد بووە 12,000 بووە بە 12,000. 1 2 3 لێرەش 12 ژمارەکە بووە 12,000. گەڕێنەوە بزانین گەیشتینە چێندەرێ. ئەو ژمارەیەش دەتوانین چاکەین ڕاهێنانی 6، بەڵام ڕاهێنانی 6 تۆزێک گرنگە. گرنجەکەی لەوەیە کە لە وانەی داهاتوو شیتەڵی کەین. هەتا وانەی داهاتوو هەر خۆش و شاد بی.